خوێندکارێک وەکو کچێک دەمەوێت گلەیەک بکەم لە حکومەت کەم بۆچی زمانەکان کە ئێمە دەبێ بیخوێنین بۆ ئەوان زمانی ئێمە ناخوێن ئێمە دەبێت ئینگلیزی و عەرەبی بخوێنین لە کاتێکدا ئەوان هیچ پەیوەندییەکیان بە زمانی ئێمەوە نییە بە تایبەتی ئەمەوێ وڵاتەکانی تریش وەکو ئێمە زمانی کوردیان بخوێنن دەمەوێت زمانی کوردی لە هەموو وڵاتێکدا پەری پێ بدرێتن بەڕاستی. ئێمەش وەکو هەموو نەتەوەکانی تر خاوەنی زمان و کولتور و نەبرەچەی خۆمانین و پێویستە پارێزگاری لەو زمانە و لەو کللتورەی خۆمان بکەین و وەڵترین پارێزگاریکردنیش لە کللتور بە دڵنیایەوە زمانە و زمانی کوردیش بە دڵنیایەوە هەموو دەبێت پارێزگاری لێ بکەن هەم حکوومەت وەکو بەرپرسی یەکەم لە وڵات و هەموویش خەڵک کە بەشی زۆری زمان بەنێوان خەڵکە و خەڵک قسەی پێ دەکات. زمانی کوردی زمانی دایکە پێویستە هەموو ئینسانێک هەموو مرۆڤێک کە بە زمانی دایشی خۆی بتوانێت بخوێنێت و قسە بکات و ئێستا کە من کوردێکی ڕۆژهەڵاتم لە ئەمن ئەو مافەم لێ هەستانراوە کە لە وڵاتی خۆم بە زمانی دایک قسە بکەم و بنووسم و قسەکردن معناوە نییە کە تۆراوە لە نەقسام بکەی دەی لە قوتابخانە بە زمانی دایک ئەمە ناتوانین دەرسێ بخوێنین.